پڕبەدڵ پیرۆزبایی جێژنی ڕەمەزان لە هەموو مسڵمانانەکەم بە تایبەتی نەتەوەی کورد هیوادارم ساڵێکی پڕخۆشی و کامەرانی بێتە ڕێگەیان و نەئامەتی تووشی کەسیان نەبێت. بە بۆنەی هاتنی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی جەژن لە هەموو مسڵمانانی جیهان گەشتی مسڵمانانی کورد بە تایبەتی بۆ هیوایی کە ئەم جەژنە و ڕۆژانی دوای جەژن ببێ بە مایی ئارامی و خۆشگوزەرانی بۆ خەڵکی بەژمەینەتی کورد. جەژنی ئاشتەوایی و خۆشی خەڵکی کوردستانە و هەموو مسڵمانانی دنیا بەم بۆنەیەوە پیرۆزبایی لە تەلەڤیزیۆنەکەتانەکەم هەمیشە بەدەم خەڵکەوەن و پیرۆزبایی لە گەلی کوردستانەکەم چون بەڕاستی کورد هەمیشە هەوڵیاوە ئەم جەژنە پیرۆز بکات لەبەر خاتری مانگی ڕەمەزانی پیرۆز. هیوادارم لەم جەژنە ئاشتی و تەبایی و خۆشەویستی بۆ تاک بە تاکی ئەم کۆمەڵگای کوردەواریە بگەڕێتەوە بۆ تەواوی دنیا بگەڕێتەوە بۆ ئەوەی ئیتر نەهامەتی و شەڕ و کوشتار کۆتایی پێبێت و خەڵک بە ئاسوودەیی و بە ژیانێکی زۆر سادە کەوا ئێستا ئەژی بە هەموو شتێک ڕاتین ئەم میلەتی کورد و هەموو تەواوی دنیا هیوادارم بە شێوەیەکی ئاسوودە و ئاشتی بژێت. لە ئێستاوە جەژنت پیرۆز تا جەژنێکی تر دێتەوە. جەژنە پیرۆزەم گوڵێکە و یەخەی تۆش دەگرێتەوە. لە جەژنی ڕەمەزانی پیرۆزدا پیرۆزبایی خۆم ئاراستەی جەماوەری خۆشەویستی کوردستان لە هەر چوار پارچەی کوردستانەکەم بە هیوایەوەی ببێتە جەژنێک بۆ هەوێنی ئاشتی و برایەتی لە ناو تێگڕای میلەتی کورد لە هەر شوێنێکی کونج و کەلەبەرێکی ئەم جیهانە بن. پیرۆزبایی خۆم لە پێشبەرگای قارەمانەکان و گەریلاکانی سەرچیا ئەەکەم پیرۆزبایی لەوانە ئەەکەم کە بە وشەیەکیش وەسفی جوانی کوردستانەکەن. هیوادارین ئەم جەژنە گەردن ئازادی لە نێوان چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردەواری بێت. هیوادارین ئەم جەژنە ببێتە هۆی ئەوەی کە دەستی داگیرکەران و ناحەزانی کوردستان نەگاتە وڵاتە ئازیزەکەمان.